باشترین ئەو سایتانە کامەنن کەەوە بەکاریان بێنین بۆ دابەزانی ئەپ و بەرنامەکانمان بۆ ویندۆز. سلام علیکم جەماعەت، من پۆڵا ڕاوشکە لە ئاسایش ئەلکترۆنی. ئینشاڵڵا مرۆڤ باز لە سەلامەتترین ئەو وێبسایتانە دەکەین کەەوە دەتوانی بەرنامە دابەزێنی بۆ ویندۆز. باشە، یەکەمیان مایکرۆسۆفت ستۆریە کە ئێمە دەتوانین لەگەی مایکرۆسۆفت ستۆریەوە کە ستۆری کۆمپانی مایکرۆسۆفتەوە سەلامەتە بۆ شڵتوانی بەرنامە دابەزێنین، بەڵام بەداخۆ زۆربەی بەرنامەکانیان بەپارەیە. ئەمە ژوەی کردووکەوە سنووردارە. دومیان نینتی نینیت 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 ئەم بەرنامە تۆ دەتوانی بەرنامەکان دابەزێنی زۆر بە ئاسانی. بۆ وێب براوسەرەکانە، بۆ نمونە چڕۆمە ئۆپێرا، چیان بەرا و براوسەرت دەوێت زوومت دێت بوومەوەنی بۆ میسنج بەکاردێن، ئەوانەی کە دەتوانی ڤیددیۆ هەر بابەت هەرچی تۆ دەتەوێت لێرە بەرنامەکان هەیە دەتوانین دایبەزێنی زۆر بە ئاسانی. جەما هەموو بەرنامە سەلامەتەکانی تێدا و گشتیش ئۆفشناڵ ینی سەلامەتە. کاتێک دادبەزان تۆ دەتوانی ئەپدێتێکی بکەیەوە و کاری لەسەر بکەیت. و دومیان فعل جەماعەت ئەمە بەکاردێ بۆ دابەزانی بەرنامە زۆر سەلامەتە، یعنی مێژووکی زۆر دوور درێژی هەیە بۆ بابەتی بەرنامە بۆ بابەتانە. بەڵام باشترین شت ئەوەیە کە پێش ئەوەی ئەو بەرنامانی لێرە دابەزێنی جەماعەت ئەنتیڤایرۆسێک دابەزێنی. ئەنتیڤایرۆس یان دژە ڤایرۆس بۆ نمونەمە ئەوەی بەکاردێنین زۆر بیتیفێندەر بیتدیفێندەر باشترین لەتەوە. بیتدیفێندەر سکیوریتیەکەی ئەو فریە ئاودتانەوە بەکاربێنی توایرە پاشە با ئەو بەکاربێنە لە سایتی فەرمی خۆشەمتانی دابەزێنی. وێژنی بە خۆرایی بە پارەشی هەیە دەتوانین دایبەزێنی پێش ئەوەی کەوە بەرنامەکان دابەزێنی. باشە، تۆ دەتوانین ئەوانە دابەزێنیت و بەرنامەکانی دیکەمە بەرنامە دویست لێرە بەشی داوڵۆد دادەگریت و ئیتر بەرنامەکە داوڵۆد دەبێت بە هیوای سوودەوە داوڵۆدی دەکەی کە داوڵۆدت کرد کەمێک دەوەستی خۆی دواتر ناو سایتی فەرمی لێ دایبەزێنی. لێکوانە مایجۆ وڵی جەمادەم سیغەم بۆی نییە، بەجددی ئەم سیغەم بۆ سایتی نییە، چکە ڕاستە پێشنیاریکردنی چاجێبێتی پێشنیاری بۆ کردوین. باشە، ڕاستی لێ نووسی بەس بەجددی خودی خۆم سیغەم پێ نییە. وەکو باسم کرد جەماعەت کە پێش ئەوەی هە بەرنامەیەک دابەزێنن یا ئەوەی بکەن، یعنی ئەنتیڤایرۆسێک دابەزێنن ناو کۆمپیوتەرەکەتان بۆی کە ڤایرۆسیش بوو یەکسەر ڤایرۆسەکە بگرێت. و لێکوانە گێتەبانەیە پۆرتەبڵ هەیە، یعنی بەرنامە زۆرە لێرەمەدا دەبەزێنیت و هەموو فایلەکانتانی دابەزێنی. فایلی هەیە ئەما دەوێت لە بەرنامە دابەزێنیەوە بەرنامەیە. گێتە بیشمانی ئۆپنسۆ بەرنامەیەکەوە بەپارن بە بەلاشن تانی دابەزین تێ جەماعەتەوە هەیە. و ئەگەویستان ئەوەتان بۆ دادەنێم و ئینشاڵڵا بە ئەو فێرکاری سوودی بۆ ئێوەی بەڕێز هەیە هەر پرسیارێکتان هەیە لێم بکەن. هیوادارم وکەوە جەماعەت پێشش بڕۆم و لێکوانە کۆمەڵێک بەشیش تێدا کەتەلۆگی ها بۆ ئەندرویدە بۆ هەر بابەتەکە تۆ لێکوانە دادەنێ بەرنامەکان تووڵات چیە شۆپینگە سکیوریتیە سکیوریتەکە دادەنێم و لێکوانە کۆمەڵێک بەرنامەی تێدایە. جەماعەت تاکو و ڤیدیۆیەکی تر تاکو و کاتێکی تر خواتان لەگەڵ. هیوادارم ئەم ڤیدیۆتان بەڕێوە بێت.